بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە هەناردەکردنەوەی نەوتێرێم دەکەین دوای 6 مانگ لە ڕاگررتنی ئێستا باز لە هەناردەکردنەوەی نەوتێرێم دەکرێت بەڵام تاکو ئێستاش کۆمەڵێک ئاستەنگی گەورە لە بەردەم هەناردەکردنی نەوتی هەرێماون لە بینی عێراق و تورکیا هەروەها عێراق و هەرێم و کۆمپانیای نەوتیەکان ئێمە باس لەو ئاستانگانە دەکەین کە لە بەردەم هەناردەکردنی نەوتێرێم ماون سەرەتاگەر لە لێدوانی وەزیری وزەری تورکیاوە دەست پێ بکەین باسی لەوە کردووە لە 4 دەی 2023 بۆری گواستنەوەی نەوت ئامادەیە بۆ هەناردەکردنەوەی نەوت چەند جارێک پێشتر بەرپرسانی تورکیا باسییان لەوە کردووە کە بۆرێکە بەهۆی بوومەلەرزەوە کێشەی بۆ دروست بووە پێویستی بە پشکنین بوو هەرچەندە دوای ئەوەی کە بوومەلەرزەکەی تورکیا لە 6 شوبات ڕوویدا تاوەکو 25 سێش هەناردەکردنی نەوتێرێم هەر بەردەوام بووە بەڵام وەکو پاساوێک بەکارهاتووە بۆ ئەوەی کە نەوتێرێم هەناردە نەکرێتەوە لە ئێستادا وەزیری وزەی تورکیا باز لەوە دەکە کە بۆریەکە ئامادەیە بەڵام کۆمەڵێک ئاستەنگ ماوە بەتایبەت کۆمەڵێک ئاستەنگ لە بینی عێراق و تورکیا هەیە لەسەر هەناردەکردنەوەی نەوتێرێم لەوانە عێراق تورکیا داوای کردو عێراق لەو قەرە بۆ 1 ملیار و 471 ملیۆن دۆلارە خۆش بێت کە تورکیا دۆڕاندوویەتی لە دادگای پاریس تورکیا داوای کردووە کە عێراق لەو قەرە بۆ خۆش بێت هەروەها داواکارێکی دیکەی تورکیاوەیە کە عێراق سکاڵای دووەمی هەیە دیارە و سکاڵای یەکەم کە یەکلا کراوەتەوە قەرەبۆی بۆ عێراق دیاری کردووە کە تورکیا بیدات لە بینی 2014 بۆ 2010 بامان شێوە لە 2010 بۆ 2023 عێراق سکاڵای دومی دژی تورکیا تۆمار کردووە تورکیا داوا دەکات ئەو سکاڵایش کۆتایی پێبهێنرێت هەروە کرەی بۆری نەوتێرێمە خۆی بمێنێتەوە کە بەپێی راپۆرتەکانی دیلۆیت کرەی بۆری نەوتێرێم لە سنووری تورکیا لە بینی لە 4 بۆ لە 6 داهاتی نەوتی هەرێم بۆ کرەی بۆری ڕۆژتووە تورکیا دەیەوێت بەم شێوە بمێنێتەوە لە کاتێک عێراق خۆی $1.50 دەدات بۆ کرەی بۆری هەروە داشکانی نەوتێرێمیش بۆ تورکیا بەردەوام بێت پێشتر بەشێک لە ئەندامانی لیژنەی نەوتوغازی پەرلەمانی عێراق باسییان لەوە کرد تورکیا داوا دەکات بە $13 کەمتر لە نرخی جیانی نەوتێرێمی پێ بفرۆشرێت بەپێی ئامارەکان دوایین مانگ بەر لە ڕاگررتنی لە مانگی سێ تورکیا لە 15 نەوتێرێمی کردووە بە داشکاندنی نزیکەی $20 لە نرخی گیان کە لەمەشدا قازانجی کردووە تورکیا دەیەوێت وە خۆی بمێنێتەوە بەڵام تاکو ئێستا لەسەر هیچ کام لەمانە لە بینی عێراق و تورکیا ڕێکەوتن نەکراوە هەروە کێشەیەکی دیکە ئاستەنگێکی دیکە لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتێرێم ئاستەنگی بینی هەرێم و کۆمپانیا نەوتیەکانە بەتایبەت لە سەرخەرجی بەرهەمێنان و گواستنەوە عێراق لەو توێژانەی کە لە ماوەی ڕابردوو لە ماوەی 6 مانگی ڕابردوو کراوە عێراق باز دەوەکە بۆ خەرجی بەرهەمێنان و گواستنەوە $6 دەدات وە لە بودجێ عێراق بۆ 2023 دیاری کراوە کۆمپانیەکان و حکومەتی هەرێمیش کە خۆیان کردووە بە تەڕێفێک داوای $31 دەکەن 24 بۆ بەرهەمێنان و 7 بۆ گواستنەوە لە بودجێ عێراقدا بڕی 3 تریلیۆن و 926 ملیار دینار وەکو خەرجی بەرهەمێنان هەناردەکردن گواستنەوەی نەوتێرێم دانراوە بەڵام تاکو ئێستا هەرێم و بەغدا لە سەرخەرجی کۆمپانیەکان ڕێک نەکەوتون و بە هەمان شێوە لەسەر کرەی بۆریش کێش هەیە لە سنووری هەرێمی کوردستان کە کۆمپانیای کار و ڕۆژنەفتی رووسی خاوەندارێتی دەکەن و پێشتر بە پێی راپۆرتەکانی دیلۆیت هەندێک مانگ لە 9 داهاتی نەوتێرێم دراوە بە کرەی بۆری لە سنووری هەرێمی کوردستان عێراق باز لەوە کە کەوان ئامادەنین لە ناو خاکی عێراق و هەرێم کرەی بۆری بدەن بەڵێ اینجا کۆمپانیەکانیش مەرجیان هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتێرێم کۆمەڵی پشتسازی نەوتێرێمی کوردستان لەسەر ڕۆژی ڕابردوو بەنامێکیان بڵاو کردوتەوە باز لەوە دەکەن ئەوان تاوەکو شایستەی دارایی ڕابردوو کە لای حکوومەتی هەرێمە و شایستەی داهاتووشیان سۆگەر نەبێت ئامادەنین نەوت بەرهەمێن بۆ هەناردەکردنەوەی لە ڕێگەی بۆری هەرچەندە ئێستا نەوت سەروی 200,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت و بە تەنکەر لە ناوخۆدا دەفرۆشرێت بەڵێ مەرجی کۆمپانیەکانی نەوت کە 5 کۆمپانیای نێودوڵەتی لە هەرێم کار دەکەن شایستەی دارایی باسییان لەوە کردووە کە دەبێت شایستەی دارایی مانگی دەی 2022 تاوەکو 25 سی 2023 شایستەی دارایی کۆمپانیەکان بدرێت کە لەو 6 مانگە پێیان نەدراوە هەرچەندە لە راپۆرتەکانی دیلۆی داباز دەکە کە شایستەی دارایی کۆمپانیەکان دراوە بەڵام کۆمپانیەکان باز دەکەن کە شایستەی دارایان نەداوە بە دیاریکراوی باز دەوە دەکەن کە نزیکەی $1 ملیار شایستەی دارایان لە حکوومەتی هەرێمی کوردستانە جگە لە قەرزەکانی دیکەی کۆمپانیا وتەکان ڕوە کۆمپانیەکان داوا دەکەن لەو ماوەی کە نەوت ڕاگیراوە قەرەبوو بکرێنەوە بە هەمان شێوە لەگەڵ دابینکردنی شایستەی داهاتوویان ئایا شایستیان چۆن دەبێت ئەوان داوا دەکەن بەپێی گرێبەستەکانی وەک خۆی بمێنێتەوە کە گرێبەستی
هاوبەشە کە قازانجێکی زۆری بۆ کۆمپانیەکان هەیە بەڵام یاسای نەوت و غازی هەرێم کە گرێبەستەکان لەو یاسایە سەرچاویان گرتووە لە ساڵی 2020 لەلایەن دادگای فیدراالیەوە هەڵوەشێندراوەتەوە بۆیە تاکو ئێستا لە بینی عێراق و هەرێم و کۆمپانیەکانیش ڕێکەوتن نەکراوە لەسەر ئالیەتی کارکردنی کۆمپانیەکان و چۆنێتی قەرەبووکردنەوەیان. بەڵێ باز دەکەین دوایەوەی ئەگەر لە حاڵێک داهەنەوە تەنار دەبکرێتەوە داهاتی نەوتیارێم چی لێ دێت بەپێی یاسای بودجێ عێراق داهاتی نەوتیارێم بەبێ هیچ لێبڕینێک دەچێتە ئەو هەژمارە بانکەی کە وەزارەتی دارایی عێراق دروستی دەکات بۆ نەوتیارێم لە بانکی ناوەندی جگە بڵێن ئەم هەژمارە بانکێ بۆ هەموو بەرهەمە نەوتیەکانە چیەوەی کە بە بۆری هەنار دەکەێت چی ئەوەش کە لە ناوخۆ دەفرۆشێت لە یاسای بودجێ عێراقدا ئەو هەژمارەی کە دروست دەکرێت پێ یاسای بودجێ عێراق هەرێمی دەسەڵاتێکی بەسەر ئەو هەژمارە بانکێدا نییە و هەژمارەکانی پێشتری شاڵەوشێنەوە کە نەوتیارێم کۆمەڵێک هەژماری هەبووە و پێشتر نەوتیارێم بۆ نمونە لە لوبنان لە بانکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر لە 600 میلیۆن دلار لەو بانکە کە داهاتی نەوتیارێمە گیری خواردووە و تاکو ئێستاژ نەتوانداوە بهێنرێتەوە و لە بودجێ عێراقدا داهاتی مانگەڕی نەوتیارێم ئەگەر دەست پێکرێتەوە بە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتی بۆ دانراوە ئەگەر بە 70 دلار کە خەمڵێنراوە مانگانە دەکاتە 1 تریلیۆن و 92 میلیارد دینار واتە سەر ڕایەوەی کە ئێستا وەزیر وزەی تورکیا و بەرپرسانی تورکیا دەڵێن بۆری نەوتەکە ئامادەیە بەڵام تاکو ئێستا لەمپەری زۆر هەیە لە بەردەم هەناردەکردنەوەی نەوتیارێمی کوردستان بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.